ژیان بەپی قۆناغەکان ئاسایی دەبێتەوە و هاوڵاتیان بۆ پێداویستی ڕۆژانە سەردانی ناوبازاری شاری سلێمانی دەکەن و لایەنەکانی تەندروستی و قایمقامێت داوە لە هاوڵاتیان دەکەن پابەندی ڕێنمایەکان بن. بەتاکید هەموو شتێ تەندروستی خۆی هەیە بە دەستکێشەوە شتێکە پارێزراوە بمان پارێزە لە نەخۆشیە لە ناکاو کات بەرزسنگی دڵمانی گرتووە وەکوتر شتێکی پاکوتە میز ئەگەر و نەخۆشی نێبار بێ بەکاری بێنێ لەبەر تەندروستی بەرامبەر لەبەر تەندروستی خۆشە. بەکارهێنانی ماسک و دەستکێش و بەکارهێنانی مادە پاککەرەوەکان بۆ دوکانداران گرنگە ئەم فرۆشیارانە ئەویان خستە ڕوو پابەندبوونی ڕێنمایەکانی تەندروستی بۆ سەلامەتی و پاراستنی هەمووانە. ئەم دەمامک و ئەم دەستکێشە پارێزەرە هەموو مرۆڤەکان ئەمڕۆ لە ئاسی خۆیان پزیشکن چەند خۆیان پارێزن بەرامبەرەکەشیانە پارێزن کەواتە بەرپرسیارەتێکی گەورە لەسەر شانی هەموو تاکێکە. کەس نایەتە ژوورەوانێ خۆمان هەرچێکی بێ ئەیێنێ هەتا خۆش بپارێزی لەم نەخۆشیە بە ماسک و بەم دەستکێشە بۆ خۆ قازانج و زۆر باشترە و خۆ دەپارێزی لەو نەخۆشیە. هاوڵاتیان لە ناو بازاری شاری سلێمانی ئەوە دەخەنە ڕوو پابەندی ڕێنمایەکانن بۆ بەرژەوەندی و تەندروستی هەمووان. ماسک دەستکێش زۆر شتی تر زۆر قازانجە بۆ مرۆڤ لە هەموو کاتێکشا گەر بتێ ڕاست نەمەسلەی ئەم ڤایرۆسەش بە دەر لەم ڤایرۆسەش ڕۆژانی عادیش کارێکی زۆر پێویستە هەموو کەسێ بیکات چونکە ئەمە لە مەسلحەتی عامە با من خۆم توش بووم خیر و سێبا توش بووم ئەیمە ڕووناڵەکەم چی بکات لەبەر ئەوە پێویستە هەموو کەسێک پارێزگاری لە خۆی بکات توش دەبێت کارێکی زۆر باشە. لیژنەکانی چاودێری بازرگانی سلێمانی بەردەوامن لە پشکنین و بەدواداچوون بەتابەت لە سەردەمی کۆرۆنا و جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی. داوامان لیانە کە پابەندی مەجۆ ڕێنمایەکان بن خۆیان پارێزن چکە ئێستا دەستکراوە مەرحەلەی دووەمان لە خۆپارێزی تاکەین بازارەکان کراوەتەوانە قەرەباڵغی دروست مەکەن پابەندی مەجۆ ڕێنمایەکان بن دەمامک و دەستکێش بەکاربێدن بۆ ئەوی خۆیان و چادۆرەکەیان پارێزن و ئێمە لە خزمەتی ئەوانین ئێمە بۆ خزمەتی ئەوان لەسەر شەقامەکانین و وەڵانەکان و چاودێری بازاری بۆ ئەوانەکەین بۆیە ئەگەر هەر ڕێنمایەک پێچەوانە بێت لەو ڕێکارانی کە ڕێی پێیراوە ئێمە ناچارین ڕوبەڕویان بینەوە و سڵی سەرپێچیان بۆ بکەین. بەڕێوەبەری تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکانی سلێمانی ئەو دەخەنە ڕوو ئەوان بە شێوەی بەردەوام لە پێناو زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان پلان و کارەکانیان جێبەجێ دەکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و پزیشکان داوا لە هاوڵاتیان دەکەن پابەندی ڕێنمایەکان بن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.